کاکجوجا قارەمان خاوەنی کتێبی خاڵبەندیە و چەندین بەرهەمی وەرگێڕدراوی هەیە و لە هەمان کات شارەزای زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی و فارسی و زمانەکانیتیە. مایەی ئومێد و دڵخۆشیەکە گروپێک بەو جۆرە لە خەمی وەرگێڕانی بابەتە دەرونیەکانە کە سەر لەناو وەرگێڕاندا ئەوە نزیکی بۆ 14 ساڵ دەڕات. ئەوان زمانەکان لەوەی ئێمە دەوڵەمەندترە لەبەرچی لەبەرەوەی کە تۆ هەست بە کورتێنانی کوردیەکەی خۆت دەکەی بەرامبەر نەک کوردیەکە تاوانبار بکەیت بۆی کە کورد دێنێت. تۆ بەگشتی لە ئاستی وەرگێڕاندا نییە، بۆیە ناتوانێت ئەو دەقەوەر ببیتە وەرگێڕ، دەبێت خۆت فێری کوردی بکەیت، فێری زمانێک بوویت، ئینگلیزیە، عەرەبیە، فارسیە. 2016 بۆ 17 چەند وەرگێڕانێکی هەژارم خوێندەوە، هەژارمەکە دەزانم کوردێکی ئاستێکی زۆر باڵایە. فۆلکلۆری کوردی بخوێنیتەوە کە زۆربەی بەشی زۆری زمانی کوردی لە فۆلکلۆریش دەبێت بە داستانەکان وەکو قەڵای دمدم و مەموزین، خەد و سیامەند و لەسەر ئەدەبیاتی کلاسیک بە شێعر نالی، مەحوی، حەمدی، بەرەبەرە ئەمانە هەمووی تۆ بەهێز دەکەن، فتەو دەکەن. حەزت لە ڕۆمان